لە بەیانیەوە لە سعات 6ەوە برایەتی وا لەسەر پێیان لەناو قوڵ و سوورپاوەینە لە مانجی 5ەوەش موسەمان وەرنەگرتیە مانجی 5 وەرگرتیا ئەوی کەم وەرنەگرتیە ئەوە نازانین مانجی چەندە لێمان تێکچۆ بەڕاستی خانەشینی پێشمەرگەینە 3 مانگە وەرمان نەگرتیەوە لێرانە لە بەیانیەوە لێرە ڕاوستاینەوە بەو مانگەی بسی مانجی 12 ئێستا 6 مانگەمی هەوسا لەکەن حکوومەتەوە بە مانجی 12 وەرمان نەگرتیەوە ناوەڵای حەق خۆی چێ 6 مانگمان وەرنەگرتێ بە 2 مانگ موچەکە 2 مانگەکەش نایە 2 مانگەکەش هەر تاقی دەبێت تا 3 مانگە وەرمان نەگرتیەوە دەمانێت زوو عاشقەمان بدەنێەوە ئەم مانجی و ماندی بووینە پێشمەرگاتیمان کردیەوە دەمانێت حسابمان لەو بکەن ناوەڵە شایستەی و خەباتە نیە لەبەرە کابراایەگە 6 مانگ معاش وەرنەگە ئیدارە دەکەی پێشمەرگەش بی چەند سال پێشمەرگاتی بکەی کرێتیش بی وڵاگە بماندنی لە ساڵی ڕابردوو 4 مانگمانە بوو ئەوەش ئەوە 6 مانگ وەرگرتیە دەکا 10 مانگمان وایە ئەگەر موچەکانمان هەموو ماژە بدرێ وایە ئەگەر 2 مانجی جارێکی بدنەوە ئەمە 6 مانگ دەکات 12